بنای خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لە بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵین جارێکی دیکە لە پۆدکاستێکی دیکە هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ میوانێکی دیکەم دەبێت بەڕێز مامۆستا سیروان حەمەخان ڕەحیم چالاکی مەدەنی کۆمەڵێک قسە و باز دەکەین حتمما مامۆستا باز لە ئەزمون و ژیانی خۆی و قۆناغەکانی وێزگی ژیانی خۆی بۆمان باز دەکات و کەمێکیش باز لە واقعی ئێستا دەکەین و بەتایبەتی تر ئەم هەڵبژاردنی کە ئەنجام دەدرێت لە هەرێمی کوردستاندا بۆ خوی داوتی پەلەوانی کوردستان و ڕۆڵ و کاریگەری و گرنگی بەشداریکردنی هاوڵاتیان لەم پرۆسە گرنگەدا و هەڵبژاردنی نوێنەرانی ڕاستەقینێ بۆ ئەو شوێنەی کە دەبێت ئەمایەوەی کە فەرمان بە چاکە و نەهی لە خراپی تێدا بکرێت و نوێنە ڕاستەقینەکان دەتوانن ئەم کارە بکەن. کاکسیوانیا زۆر سپاس بۆم دەرفەتەی خوا بەخێر بێت. زۆر سپاسانەکەم ئەگەر بڵین مامۆستا سیروان کێیە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستان خۆش بێت. من ناوم سیروان حەمەخان ڕەحیمە، ساڵی 1982 لە شاری چەمچەماڵ لە دایک بووم. قۆناغەکانی ژیانم هەمووی لێو بردۆتە سەر لە هزار هەر لەوێ نیشتەجێ. قۆناغی مناڵی چۆنی بووە لەو لێ بووە؟ واللهی عادەتەن ئێمە وەکو هەموو مناڵێکی تری بەژمێنەتی ئەم وڵاتە بە تایبەتی لە ناوچەی ئێمە ناوچەی گەرمیان ژیانێکی پڕکارە ساتە. یعنی هەر لە چکەم والێتەکەی من ساڵی 1982 ئێمە کاتێک کە فامەکەینەوە ینی من ئەوەی کە بیرم تێ بە دێڕوخانن بەڕاستی چاومان کرایەوە، یعنی یادگارەکانی ئێمە بۆ دەست پێیەکە بە دێڕوخانی گوندەکان و ڕاگواستن بۆ شارەکان و تۆ بە حەقەت شتێکی ناخۆشە. ئینسان دائما لە زاکیری ئەمینێتەوە. مناڵیش لە قۆناغەکانی سەرەتای ژیانە زاکیری بەقووەتە. ینی من بیرم تێ یەکەم وێزگەم ژیانمان بە ڕوخانی گوندەکان بوو، پاشان هاتنە شارە و پاشان ڕاگواستنێکی زۆرم لێ بۆ کۆمەڵکان بە حەقیقەتەوە ژیانێکی پڕئازارە. من ژووکو هەموو خەڵکی تر بەڕاستی خەڵکی ئێمە خەڵکێکی بەژمەینەتە و بە تایبەتی ئەنفال لەو ناوچەی ئێمە زۆر بە قورسی ئەنجام درا خەڵکیی زۆر. من ئەوەی کە بیرم تێ ساڵی 1970 دێڕوخانەکانە با بڵین، ینی چەند مەشهەدێکم بیرە بەڕاستی، بەڵامی تر ساڵی 1970 چۆن بڵێ 1970 ئەوانە بە حەقیقەت ساڵانێکی زۆر پڕئازارن بۆ ئێمە، چکە خزمان دۆستمان کەس و کارمان لە گوندەکان مەسەلەن حاڵەتێکی زۆر پڕئازار و تراژیدیا بەسەر ئەو خەڵکەیە هاو بۆکو هەموو خەڵکەی تر بە حەقیقەت ژیانێکی پڕئازارە و ئەو ناڕەحەتیانی کە بەسەر خەڵکە هاو لەو ساڵانەیە لە هێزال بەردەوامە. یعنی بۆ نمونە گوندەکانی ئێمە ڕووخا لەو ساڵانەیە تاوەکو ئێستا ئاوەدان نەکراوەتەوە، کاتێک خۆی ئەو ڕێگاوبانانێکەوە خۆڵ و ناخۆش بوون هەر لە هێزال بەردەوامە، کاتێک خۆی بێئاوی باڵی کێشا و بەسەر ناوچەکە هەر بەردەوامە. ینی ئێمە ئەوەی کاتی خۆی کە بەسەرمانە هەو لەو ناوچانەیە ئێستاش بە دیوەکەی ترە ئەی بینین، هەچەنە کاتە ژماری دانیشتوان کەم بوو، مەسەلەن گوندەکان تا ڕادێک ئاوەدانتر بوو، خەڵکی شار کەمتری تیا بوو، بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە، بەڵام ئێش و ئازارەکە بە جۆرێکی تر خۆی نمایش دەکاتەوە. ئی بینین بە چای خۆمانی بین ڕۆژانە. پرۆسی خوێندن هەر لێ بوو ینی؟ من بەڵێ هەر لە شاری چەمچەماڵ لە قوتابخانەی سپی حەسار لەوێ خوێندنی سەرەتایم تەواو کردووە و لە قوتابخانەی ڕووناکی خوێندنی ناوەندیم تەواو کردووە. خوێندنی ئامادەیشم بەشێکی ساڵی 95 و 96 بەهۆی بارودۆخی سیاسی ئەو کاوتۆ بەڵێ ئێمەش یەکێک بن لەو خەڵکانێک کە خۆی گەورە شەرەفی ئەوی پێبەخشین کە لەگەڵ کۆمەڵێک لە خێزانەکانە هیجرەت بکەین بچین بۆ ناوچەی خوڕماڵ و هەورامانات. ئێمە ئەو کاتەش من خوێندنەکەم نەقڵ کرد بۆ ئەوەیە، ینی چەند ساڵێکی ئامادەی من لە ئامادەی خوڕماڵ بووم لە هێزال هەر پەیوەندی و دۆستایەتیم لەگەڵ هاوڕێ قوتابی و خوێندکارەکان و مامۆستاکانە هەر بەردەوامە. ساڵی دووەمی پۆلی شەشم من هاتمەوە بۆ چەمچەماڵ، پۆلی شەشم لەوێ تەواو کرد و پاشان لە زانکۆی دووە وەرگیرا. ئەو سەروبەندەی کە جەنابەت گەورەبوون و لاوێتی و گەنجێتی ینی هیچ بەسەر هاتیان با بڵێم چ شتێک زۆر ئازاری دای کە بە درێژای ژیانە دەربیری لێ بکەیتەوە لەو فترەی ینی ژیانتە ناڕەحەت بوو بۆ تۆ؟ بەڵێ وەڵی وەکو لە سەرەتای وتم ئەو ئازارانەی کە گەنج و لاوی وڵاتی ئێمە ئەیبینێ، ینی ئەوە نییە بڵین سا 2020 خۆزگا بگەڕێنێتەوە بۆ ساڵێ، چکە پەندە کوردەکانش لای ئێمە گۆڕانکاری بەسەر هاتووە، جاران خەڵکەوی ساڵ بە ساڵ خۆزگان بپارێن، ساڵ بە ساڵ خۆزگان بە پێرار. یعنی ساڵانی ئێمە هەمووی وەکو یەکوایە، بەڵام بە جۆرێکی تر خۆی نمایش دەکاتەوە. ساڵانی ئێمە بە حەقیقەت نەبوونەی زۆر باڵی کێشا و بەسەر خەڵکە،
يعني تەنگی بە خێزانەکە هەرچنی بوو ئێمەش بە حکومی خێزان و خانەوادی خۆمان بەشێکی لە دەشت و بەشێکی لە شار ئەوانە بە حقیقەت چەنە جموجوڵ و کاسبی ئەوانە هەر هەبوو بەڵام نەبوونی زاڵ بوو بەسەر خەڵکەکە بە شێوازێکی گشتی ئەی تۆ بۆ پەیداکردنی قوتێکی حەڵاڵ ئەبووە زۆر ماندوو بوویتە تەنێمە مناڵ بووینەوە کاتە بەڵام من باوکم خۆی گەورە لێ خۆش بێت و لەگەڵ مردووی هەموو لایەکات زۆر ماندوو ئەبوو یعنی ئەبووە ڕۆژانە ئەو کاتە چۆن بڵێ خەڵکی لایم ئەچوێ کەرکووک و ئاهاتەوە ئێمە ئیشی علافیمان نەکرد بە ئەوکو مامەکان وانە ئەبووە چەند جارێک بڕۆشتایە بۆ پەیداکردنێکی قوتێکی حەڵاڵ بووە زۆر ماندوو بوویتایە ئەمە لەلایەکی ترەوە بارودۆخە سیاسیەکەش ئەو سەردەمانە سەردەمی شەڕی ناوخۆ و کوشت و کوشتارێکی زۆر هەبوو لە نێوان لایەنەکانە ئەویش ینی هەر وەختێک دەزانی تەرمێک بەڕاستی خۆی کرد بە گۆڵانەکە ئەیترمە خزمدەیان ئامۆزاتە یان میمزاتە یان هاوسێتە یان کە لە شارەکەی بەتایکرد کاریگەریکی بەجێ هەڵێ لەسەر هەموو کەسانی کە لەو گوزەرەیە ئەژێن ئەمانە بەڕاستی شتی ناخۆشن ینی تۆ بینی هاوڕێکە تێ لە قوتابخانە بەیەکەوەی لە پڕ باوکی مەسەرەن جەنازەکەی ئەهاتەوە لێکێک لە شەڕەکانە بەشی دۆمیشی نەبوونیەکە بوو کە ئەمە تەنگی بە خێزانەکان هەڵچنی بوو تەنانەت لەو ساڵانی لا ئێمە خەڵک کە درەو ئەکرا درەوی دەڕاستە هەیە پێڵێن درەو بە دوای دەڕاستەکانە ڕۆشتن گوڵەچنی پێڵێن ینی بارودۆخێکی زۆر شەکەتە بوو ئەو ناوچەی ئێمەش بە حکومی کۆوا لە نێوان دوو محافەزەیە هەم سلێمانی و هەم کەرکووک یعنی نەمەعاملی گەورەیتیایە نە مەسانەعیتیایە نە شوێنێکی بازرگانی و مۆڵێکی زۆر گەورەیتیایە کاتی خۆی چۆن بوو ئێساش لە ڕاستی هەر وایە بۆی بارودۆخی ژیانی خەڵکەکە قورس بوو زۆر ئازارتدا جاری وای ئاچوو بۆ قوتابخانە حەزت لە پێداویستێ بوو نەتوانی مەسەلەن دابینی بکەی چەند جای بیرم تێ لە ناو قوتابخانەکە سەفرەیان بۆ ڕێخستین نەتوانین بچیت دەرەوە ینی یار خواردنێکی ئاسایی ئەوانە باخە دەمانە زکریاتێکن ئینسان ناتوانێت لە بیری بچێتەوە بەشێکی تریشی بابەتە دینداری و ویسمەوەسە چۆن چوویتە دەواازەی ڕابوونی ئیسلامی و دینداری و بەڵێ ساڵی نەوەتەکان لای ئێمە بنکەیەکە بوو بنکەی شەرفخانیان پێوت ئەو کاتە بنکەی شەرفخانی بزوتنەوەی ئیسلامی بوو بارگایکیان هەبوو لە مزگەوتی گەورە کۆمەڵی مامۆستا و کۆمەڵی خەڵکی بەڕێز سەرپەرشیانە کرد لە هێزار هەندێکیان ماونەوەنیشان لە ژیانە نەمون خی گەورە لیان خۆش بێ سەدەقەیەکی جاری زۆر باشیان لە ناوچەکە بەجێهێش لەبەرەوەی ئەوان نیەتێکی پاکیان هەبوو لەگەڵ خی گەورەیە ینی ئۆتۆماتیکیان بەرەکەت ئەکەوتە کارەکانیانەوە و لە ناوەندەکانی خوێنیشە ئێمە کۆمەڵی مامۆستامان هەبوو لە قۆناغی ناوەندەیە زۆر بەرپرسیارانە چۆن بڵێ خۆیان نمایشە کرد ینی ئیسلامیان بە عملی پیشانی ئێمە ئادا نەگە چۆن جاریا کەسێک نمایشەکە و تێرەکەی شتەکە لە خۆیانی ئەمما مۆستا بەڕێزانە سەرنجی قوتابی خوێنکارەکانیان بۆ لای خۆیان ڕاکێشا بە قسەکانیان بە گفتەکانیان بە هاوڕەتی کردنیان بە ڕێنمونی کردنیان لە هەموو بارودۆخانی ژیانە جاریا تۆ پرسیارێکی زیاتر لێ کرد ئەو وەڵامی چوار پرسیاری تریشی ئەدایتەوە کە تۆ پرسیارەکەت نەکردەوە بەڕاستی ئێمە کۆمەڵێک گەنج و لاو بووین خی گەورە لەو فترەیە فرسەتی داین چۆن بڵێ ئاشنایەتیمان پیاکە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە کە ئێمە ژیانمان زۆر گۆڕانکاری بەسەرا هاو ینی قوتابی خوێنکاری ئیسلامی ئەو کاتە کە ئەچێت ناوەندەکانی خوێنەوە هەمیشە هەر لە شێوازی پرچیان نوعێ بوو هەر لە شێوازی زیر و بەرگەکەیان نوعێ بوو لە زیرێکیان لە ناوەندەکانی خوێنە ئەمە بەحقەت بوو بە دەرفەت و دەلاقەیەکی زۆر باش ئێمە کۆمەڵێ تەلەبە بووین مامۆستاکەمان دابەشی کردوین بەسەر ئەلف و با و جیم یعنی سێ قۆناغی جیاواز ئەوانی کە پۆلی نۆ بوون ئەو کاتە سی متەوەسیان پێوت مەرحەلێ بوون پۆلی هەشتەکان پۆلی حوتەکان بە زمانی ئێسا ڕۆژانە دەرزی خۆمان ئەخوێنە تەرکیزی ئەو کاتەمان لەسەر شتێ بوو مامۆستاکان زۆر باش ئەیان هێنا چونکە سەحوی ئیسلامەکە بوو خۆی تازە بوو زۆر تەرکیزمان لەسەر دووشت بوو یەکەم قورئان خوێندن دووهەم بابەتی ئادابەکان ینی مەسەلەن لە ماڵەوە چۆن نانەخۆی چۆن ڕێزە دایک و باوکەگری ئێمە گەنجێ بووین تەرتاشمان نازانین دوای کە تۆ ئەچتە ماڵەوە ئەو فێریەکردی کە چتە ماڵە دەستی دایکت ماچکە دەستی باوکت ماچکە کە نانت خوارد بسم الله بکە ئیسلام پیشان بدە بە عملی قسە کەم بکە بەڵام عمل زۆر بکە ئەمە شتێکی لە ئێساش ئەمە پێشمان بۆ شتەیە بەڕاستی ئێمە ئەبین خەڵک هەموویان قساکە ئەم قسەی بۆ نیزامە سیاسیەکەش ڕاست ئێمە هەمومان هەر ڕەخنە ئەگرین ئەی خۆ ئەی بابەتە عملێکەمان بۆیە ئەو مامۆستا بەڕێزانی کە لەو سەردەمەیە بابەتی داوە و بانگاوازیان نمایشە کرد زۆر جوان تێگەشت بوون طبعا ئەوانش ئەزمموی ساڵی هەشتاکانیان هێنابوو هین شوێن و شارەکانی تر قسەیان کەم ئەکرد بەڵام ئەمەلیان زۆرە کرد ئێمە ئەمان بینی بە چای خۆمان کاشان کە مەکتەبیش خوێندنگە و قوتابخانە تەواو بوو ئەچوینەوە بۆ مزگەوت
بەشی دومیشمانە و جارەوە ئەچین بۆ وەرزشکردن یعنی ئەها جەوێک دروستە کرا ئیتر تۆ نەتوانی لێ دا بەڕێ باوەڕێکی لە چەمچەماڵ شارێکی گەورە نییە بە تعبیری ئەو کاتۆ ئێستا لەخوا بەزای دانیشتوانەکەی زۆرە مزگەوتێکە و مزگەوتی گەوریان پێوت یعنی تر بە جۆرێک تێکەڵی ڕوحت ئەبوو چواردەوەرەکەی هەمووی قوڕ بوو یعنی تا ئەچی بۆ مزگەوتە تا ئەگەشتی تیانە و کارە باش نەبوو هەبوو بە چرایەکی هێنا لەگەڵ خۆیان جاریا بوو دوو جا سێ جا ئەکەوتی تا ئەگەشتی ناو مزگەوتەکە بەڵام زۆر بە ڕوحیەتێکی بەرزە و ئەڕۆشتی نەفسیان زۆر مرتاحبی شەوگاری و کات ساڵانە شەوگارێکی درێژ بەڵام ئینسان زۆر چێژی لە عیبادەت و چۆن بڵێ خواپەرستیەکان ئەبینی لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە اینجا کۆمەڵی مامۆستای بەڕێز و بەڕاستی نور لە ناوچەوانیان ئەباری بەشێکیان لە ژیانە نەماون خی گەورە دەرەجیان عالی بکە سەردەمی مناڵی ئێمە ئاوا دابەشێ بەسەر دوو بەشە بەشێکی ژیانی تایبەتی و کەسی کە بابەتە ئابووری و ژیانە تایبەتیەکەت بەشێکیشی لایەنە دینداری و ڕوحیەکە یعنی ئیتر ئێمە بەشی دۆمەکەمان لەخوا بەزای بێت زاڵ بوو ئیتر گریشە عایلە و خێزانەکە ها لەگەڵ تا بێ و پاڵنەر بێ و زۆر ڕێگری لێ نەکە ئەوەش بۆ خۆی گرنگەکە الحەمدوللا بنەماڵێمە بکوم و بنەماڵەکانی تر بنەماڵێکی چۆن لە بنەماڵێکی ئاساین ینی چۆن بڵێ هەر لە سەرتاوە دین و دینداری لەخوا بەزیابێتیا بێ نوێژ و عیبادەت تیا بووە بۆ ئێمە کە لەیانە بووین ینی جۆرێک لە ڕەنگە لە سەرەتا ڕێگری ئەوانێکی بەڵام دوجار کە بۆیان ڕووبوویەوە کە ئەمە مەسەرەن تۆ کەسێک کە هەفتەیەک لەوانەیە کە دێت و سەرەکە کەسەکە گۆڕانکاری بەسەرهاتوو لە سیمایە لە هەڵسوکەوتیا بۆی باقەت بۆ شێوازە بوو ماوەسا لە گەرمیان و لە چەمچەماڕ و ئەوە ینی پەیوەندی کۆمەڵایەتێکی تێکەڵ چوونە نێو ژیانی خوێندن لە دهۆک و شارێکی دیکە و کولتورێکی دیکە چی بە تۆ بەخشی گۆڕانکارێکی چۆن بوو ینی بۆ تۆ واللهی ئەوەش وێزگەیەکی تری ژیانە ئینسان کە پۆلی بەڵێ شەشی زانستی کە تەواوەکە و بەسەردەمی ئێستا دوانزەی زانستی کە لە زانکۆ ناوت دێتەوە ئیتر ها تووشی سەدمەیەکە بێ بەڕاستی منیش کە قوبوڵ مەرکەزی و کاتێ ئەعلان کرا چکە پێشتریش خەلفێتێکم هەبوو لە خورماڵەوانە بووین لە زانکۆی دووەک ناوماتەوە بەحقیقەت کە ڕۆشن بەیانە هەر زمانەکەشم نازانی بەڵام تر ناونیشان و شوێنەکەمان وەرگرتە بوو کە ڕۆشتین سەرەتا هەنێ ناونیشانیان پێوتین چوومە شوێنەکان بەڵام بۆ یەکەم جارم بوو ینی لە شار بچمە دەرەوە ئەو کاتر ڕژێمی بەعز لە مابوو ئێمە بە کەرکووکان ڕۆشتم بچۆ کەرکووک وەخە شارەزان نەبی و بۆ گەنجێ پۆلی دوانزی یەکەم جارێ بێ ئاهات ئەچێتە دەرەوە تۆ دە قورسە بەڕاستی بەڵام بە حکمی تێکەڵی منتیقی ئێمە و لەگەڵ کەرکووکوانەیە تۆ عربەکە ینی وەکو کوردە لە سەرگوێ کێشکێنین شتێکم لێ ئەزانی چوینە کەرکووک و دوای چوینە مووسڵ و دوای چوینە دووەکی تر ینی موقفێکی زۆر ناخۆش بوو بەڕاستی ئەو شوێنێک کە پیان وتم یەکەم جا ئەچتە گەراج دوای ئەچتە ماڵتا شوێنێکە و بەشە ناوخۆیەکان لێوە دوای ئەچتە کۆلێجی کشتتوکال لە سێمێلە ڕۆشتم دوای عسرانێ بوو ئیتر ها زۆر چۆڵ زۆر ناخۆش و بەڕاستی ینی بەڵامی تر هەر لەگەڵ لەحزەیەکەما کە داخل و مەجموعەی خەڵکی باشم بینی لەوانە خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر و خەڵکی هەڵەبجە و سپاس بۆ خوای گەورە هەر لە تعارفی یەکەمانە دەرکەوتین کە هەمووی ئەلحەمدوللا پابەندی و ئیلتیزاماتێکی زۆر باشیانە یەکسەرێکمان ناسی ینی چۆن بڵێ دوای قسەی یەکەمان وتم کاکە من خەڵکی چەمچەماڵ بوو ئاهوا ئەوتیان وەڵا کاکە ئێمە خەڵکی هەڵەبجێن و یان سلێمانی و یەکسەر چوینە ناو مۆزوعەکەەوە ئەلحەمدوللا شەوەکەی کە لە بەشە ناوخۆی ماینەوەی تر تەواو یەکمان ناسی ئەوتی من لە چەمچەماڵەوە ناسم وتی من لە هەڵەبجەوە ناسم وتی من لە خورماڵ لە سەیساعاق و لە هەورامان و هەولێر و ئیتر بۆ ڕۆژانی ئایندە چۆن بڵێ هینەکەمان شکات چکەم بە ترسێکی زۆر گەورەوە ڕۆشتین تۆ زمان نەزانی و شارەزان نەبی و بەڵام ئیتر دوای یەک ڕۆژێک ئێمە چۆن بڵێ بووین بە یەک تیمێک ئیتر ئەمە دوایشتی کەشی لێکەوتەوە لە خۆی گەورە بەزیاد بێ ئێمە لەگەڵ کۆمەڵی خەڵکی بەڕێزاکەی سامیان لە ژیان نەماون کە ناوەکانی هەمووی نێنم کاک دکتۆر بێسنەوەی کە لە یاد بێ مامۆستا پشتیوان مامۆستا ئەحمەد کاک دکتۆر ئەحمەد کاک دکتۆر ئەحمەد جەمال کە ئیسا لە هەولێرە مەجموعەیەک برای باش ئاوا کۆبووینەوە و چۆن بڵێ بناغی ئیشێکی گەورەتر دانرا لەوانە کە ئێمە هەرتە لە بین و کار ئەخوێنین خۆ تۆ ناکرێ ئیشە ڕێکخراوەیە و ئیشە دینداری و ئیشە حیزبێکەش بەڕاستی فەرامۆش بکەی لەوێ بناغی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەقی دووەکدانرا کەیترەمە بەڕاستی شتێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە چەنە ناوەندەکە و کاتە تۆزێک شوێنێکی سابتمانەوە بەڵام وەکو ناوەندووەکو هەیکەلە واللهی ئێمە وەکو بارەگا و بنکە نەمان و بەڵام ئەو سەردەمە ئێمە ئەچوین بۆ نمونە بابەتێک بڵاوکرا لە لەوحی کولیێت دامانە ناو ئێستا ڕۆژی ناوەشتی پێوە نەبوو ئەمە ئەمان بینی کە ئێستا چۆن لە لیانە کردەوە ڕۆژنامەی
وەرچەرخانە بۆ کاتە لە ناو چکۆم بزوتنەوەی خوێندکاری و قوتابیان ساڵانی 2024 بەقوت بوو یعنی ڕۆژنامەی ئەهلی دەرەچوو ئەوانە و سەرەتایی ناڕزایەتەکان و دەنگ و ئەوانە هەبوو ڕۆژنامەی وەرچەرخان کە ئێمە دابشمانەکرد لەسەر مێزەکان دامانەوە ئەڕۆشتین یعنی بیرم نەچێت لەوێژ مامۆستا دکتۆر عەبدوڵڕەوفی لێ بوو ئاسانکاری زۆر بۆ ئەکردین ئاهاتینەوە بەشە ناخۆش بە حەقیقەتی لەبن ڕاخەروشتەکانە دامانەنا بۆ من یەک ساڵێک لێوێ بووم دوای هاتمە بوو هەولێر بەڵێ دوای کاک دکتۆرەوان لە لێمانەوە بەر وەڵا هەنێکیان کەشف بوون و گیران و سزیشکانە بەڵام ئێمە لە ڕووی نەفسیوانەوە زۆر چۆن لە چێژمان لێ وەرەگر یعنی هینەکە پندەکە لە لیکولی مەمنوعی مەرغوب بە دیوەکەی تریشا ئێمە چۆن لە لەوێ خێزانێکمان دروست کرد بوو ینی ئەچوونە دەرەوە نوێژەکانمان بە جەماعەت بوو دەرزمان هەبوو ئەو برایانی کە ئەهاتن لای ئێمە کە مباشەرەیانە کرد کە تەعارفشتی لەگەڵاکرا نافۆتە ئات کە تۆ ڕێگە شوێنەکەت پێپشاندا بەشە ناوخۆیەکەت پێپشاندا و پێش ئێمەش مەجموعی خەڵکی باشتری لێبوو ینی ئەوان ساڵانێک لەوانە بوون لە خۆی گەورە بەزابێ ئەو خوشک و برانی ئەمە کەچونیانە کەسیان نەفۆتان ینی هەمووی هەر 4 ساڵەکەی خۆیان الحەمدوللا بە ڕێکی زانکۆیان تاو کرد لە ساڵی دووەمە بەشێکیان هاتنەوە بۆ سلەیمانی نەقڵیان کردەوە بەشێکیان چوون بۆ هەولێر بەشێکیان هەر لە دووەکمانەوە تا بسم سەرەتاکەی چی بوو لەوێ سەرەتای ئیشێکی باش دانراکە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەقی دووەک لەوێ خەڵکی دروست بوو تر وردەوەرە کار و چالاکی بوو سەفرەی هەبوو چوونێ دەرەوە لە ڕەمەزاناتە ئیفتارسای مواناکرا ئەمە بوو بە ئەساسێک کەیتە وردەوە تەنزیماتی لێوە دروست بوو تاوەکو ئەساسە گەورەکەی کەیسا لەخوا بەزابێ بینای مەڵبەند و تەشکیلات و ڕێخستنی خۆیان هەیە الحەمدوللا ئەجێگەی دڵخۆشیە ماوەستا پێم وابێت جەنابەت لە خوڕماڵ ژیاوی حتما نەبێت لە سەروبەندی موشک بارانکردنی بارەکەەکانی کۆمەڵ لەوێ بوو بیت لەوێت چۆن بوو هیچ بیری دێریان چۆن بەڵێ ئێمە ساڵانێکە چون بوو ئەوێ ساڵانی تر دوای 96 و 95 تر لەو 2 ساڵەیە بوو هەرچەنە من وەجبەیەکەمی خەڵک کە ڕۆژ ساڵی 95 بوو ئەمشەو بۆ یەکێک لە مامۆستاکانم ئەیگەڕایەوە بە سیارە کە ڕۆژنە ئەو منی داگوری تۆ تەمەنە زۆر مناڵە ینی 82 بۆ 95 مناڵەکە ینی بە هەکاری تۆ بێ خوێندنەکە تەواو بکەی ئێمە زار حرسمان هەبوو هەرە بێ بڕۆینەوەوانە بەڵام دوجار هەر ڕۆشتین ساڵانێک لەوێ ماینەوە بە حەقیقەت ئێمە ئەوە کاتە زێڕینەکانی ژیانی ئێمە بووە ینی یەکێک بووە لەو وێزگانەی ژیانی ئێمە کە بۆ تەنها چرکێکی ئێمە لێ پەشیمان نین یعنی لە ژیانی کەسیمانە لە ژیانی گشتیمانە لە خوڕماڵ ژیاوە بەتەئکید ینی ئەو کاتانەیە کە هەنجار هەر ناوچەکەش بینیتەوە ئینسان هات چۆن ئازاری ڕوحت ئەدا چکەمە بەڕوح لەوێ بووین یعنی ئەو خەڵکانەمان کە ئەناسی هەمووی خەڵکێکی باش خەڵکێکی جوامێر خەڵکێکی مەرج چکە من لێژ لە قوتابخانە ئەوانە بووم ینی تێکەڵی خێزانەکانە بووم خەڵکەکان ئەو خەڵکانی کە ناسی من تا هێستاش من هەر پەیوەندیم هەیە لەگەڵیانە چگە لەو خەڵکانی تر کە لە سوور ناوچە جیاوازەکانی ترەوە هاتبوون ئێمە بە حەقیقەت بە قوڵایی لەوێ بووین ساڵانێک ماینەوە لەوێیانە بڵێ سەردەمی موشک بارانەکە ئێمە ساڵی کە ڕوویدا لەوێیانە بخۆم لێ قۆناغی یەکەمی زانکۆ بووین من کە هاتمە بارەدۆخی دوای 2000 و 2001 منتیقی خوڕماڵ و منتیقانە بۆ خۆی تاوا نەبوو موشک بارانەکە ڕوویدا ئێمە لەیانە بووین بە حەقیقەت دەویش دوای درەنگانێکی شەو موشک بارانکردنی بنکە و بارەگەکانی کۆمەڵ بە حەقیقەت ناخۆش بوو بۆ کاتە لە شوێنە بووین پێڵێن یاڵام پێ مزگەوتێکی لێ لە خوارەوە ئێمە لەوانە بووین یعنی تۆ نەتەزانی دقیق دوایەوە چی ڕوەدا دوای دار هەواڵەکانمان بیت بەداخەوە کۆمەڵی برامان شەهید بوون کۆمەڵی برامان بریندار بوون ئەو شەوەش کارەساتێک ڕوویدا ینی خەڵک نەزانی چی بکە ینی تۆ پێشتەوە کۆمەڵێک هێزی لێ بەرامبەرەکەت گیراوە لە پشتەوە بوونە دەوڵەتێکی ترەیانێ و خەڵکەکە هەمووی ڕەوی کرد بەرەو ئەحمە ئاوا بەداخەوە ژمارێک لە برامان شەهید بوون ژمارێکمان بریندار بوون خۆی گەورە بە شەهیدان قوبڵ بکات کات و ساتێکی ناخۆش بوو ئینسان بە حەقیقەت تۆ ناتوانانی بەچی زمان و بەچی شێوازێک تعبیری لێ بکەیت تۆ هاوڕێیەکت کە ئێوارە بەیەکەوە بوون شەو بەیەکەوە بوون یعنی ئێمە ئێوارەکەی جنەی ماوەسا شێم هەموو بەرنجی خۆی گەورە دەرەجەی عالی بکات لای ئێمە بوو ینی شەو ڕۆژتەوە ئێمە نەمەزانین چی ڕۆدا بەڕاستی لە هەر چرکەیەکە تۆ معارەزی بۆی کەوا بنکەکەت بارەگاکات ئەو کۆمەڵە خەڵکە پاکی کە لەو شوێنە کۆبوونەتەوە بەڕاستی هەمووی ئەتیابچێ بۆیە بە حەقیقەت ئەمە زیکریاتێکی زۆر ناخۆش یعنی ئێمە هەمانە لەگەڵ کە خۆشمان لێ بووین بە حەقیقەت لە ناو واقعەکان بووین ئینسان ناتوانێت لە یادی بکە هیچ کاتێک ماوەستا بۆ پێکت جەنابە دەر لە نێو کۆمەڵی دادگەریدا کار و چالاکی و وەی کە پێسفێرا ئەنجامدا کۆمەڵ چی بە تۆ بەخشی لە ژیانی تۆیە
بەجملەیەک تۆزێ قورسە بڵێ بەڵام هەر شتێکی باشە هەبێ لە منە کۆمەڵی دادگەری پێبەخشیوم هەر شتێکی خراپەشە بێ لە منە این نەفسی خۆمە من ئەوەی لێوی فێر بووم ڕێزە احترامە کەسایەتیە خۆشەویستیە ینی بە کۆڵانێک ئاڕووی کە خەڵک کەسێک دەستێکت بۆ درێژەکە ئەمە دوای فەزلی خی گەر و فەزلی ئیسلامەکە فەزلی ئەم جەمع پاکەیە کە ئێمە تیا ینی ئێمە وای ئەبینین لە ناو جەمعەکانی ترا بە پاکترین جەمیە بینی ڕەنگە کەسێک پرسیارکە بڵێ کەسی خراپیتیانە خۆی پرسیارەکە بڵێ و نەخێر نییە بە خەڵکی باش و خراپ لە هەموو شوێنێکەیە بەڕاستی بەڵام کۆی جەمعەکەمان ئەلحەمدولیلا جەمعێکی پاکە کۆی قیادەکەمان قیادێکی پاکە هەموو شتێکی جوانی بە ئێمە بەخشیوە لە ژیانی ڕۆژانەمانە لە دەستپاکی لە دەمپاکی لە داوێن پاکی لە مامەڵەمان لەگەڵ خەڵکە لەگەڵ هاوسەیە لە شوێنی کارەکەمانە لە شوێنی ئیش و بازرگانی و ئەو شوێنێکەوە خوشک و براکانی ترشمان ئیشی تیاکەن هەر کەسێکە لای ئێمە بوو بێت کە بۆ خۆم تێ بوومە لە سەرتاوە تاوەکو ێساش ئینشاءالله خی گەورە ئیستیقامە بە هەموو لایەک ببەخشێت ئەم حیزب ئێمە هیچ کاتێک خەڵک ئاراستە ناکە بۆ کاری خراپە دەرزەکانمان دەورەکانمان بنکە و بارەگاکانمان هەمیشە شوێنەکەن خەڵک ئاکارە جوانەکان لێوی فێرە بێت منیش ئەوەی کەشتی جوانە لە فەزلی خی گەورە و لێوی فێر بووم تاوکو ئێستا هێنامان و خی گەورەش ئینشاءالله ئیستیقامە بە هەموو لایەکمان ببەخشێت و بە شاهدی دۆست و دوژمنیش ئەو خەڵکانی کە لای ئێمە دەرەچن ئەو خەڵکانی کە لە پەیمانگا و ڕێکخراوەکانی ئێمە تەخەڕوجەکەن خەڵکانێکن هەمیشە لە ناو کۆمەلگای خەڵک دەستیان بۆ درێژەکە ینی کاتێکە ئەبینی قوتابیەکمان لە زانکۆی خەڵکەڵی ئەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بۆ نمونە ئەوە ئاید کۆمەڵی دادگەری خوشکێکی سەرپۆش بەسەرمان خەڵکە ئەیبینی هەمیشە دەستی بۆ درێژەکە برایەکی بازرگانمان کە لە بازارە کەسێکی پیشەوەرمان کە لە ناوچەیەکی پیشە سازیایە بۆیە ئێمە کۆی جەمعەکە بەخێرە بینین کۆی جەمعەکەمان کە ئەومان خەڵک ئاراستاکەین خەڵک ئێمە چیمانێ بۆ خەڵک ئمە خۆشببختیمان بۆ ژیانی خەڵکە بێت ئەمانەوەی خەڵک بەڕاستی لە تاریکیان نەبێت خەڵک لە ڕۆژناییە بژێت تاوەکو ئێستا هێنامانەوە لە ئیسا بەدواشەوە خی گەورە بەرەکە بکاتە کار و کردەوەی هەموو لایەکمانەوە ئێمە خۆشببختیمان بۆ خەڵکەوێت و ئەمانەوە ژیانی خەڵک ڕێک بێت ژیانی خەڵک ئاسو دەبێت ژیانی خەڵک دوور بێت لە کێشە و مەشاکیلەکان زۆر سەربەرزیە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان لە هەموو هەرێمی کوردستانە ئێمە یەک ئەندامێکمان لە سزدا نیە بۆی قەتڵەوە خۆمە ئینسانەوە پێی بزانێت یەک ئەندامێکمان نییە بۆ نمونە مەشروب خۆر بێت یەک ئەندامێکمان نییە کە کارێکی ئابڕووبەرانی کردبێت ئەندامێکمان نیە ڕۆژە لە ڕۆژان گیرا بێت و لە بنکەیەکی پۆلیسا بڵێن ئەمە ئەندامی کۆمەڵ و سیارێکی جامڕەشی پێ بۆ نمونە کەسێکمان نیە لە کۆڵانێکا گیرا بێ و کەتنێکی کردبێ و بڵێن وڵاوە ئەندامێکی کۆمەڵی دادگەری کوردستان ئەمە بە حقیقت فەزلێکە خی گەورەکە بە جەمعێکیدا ئینجامە خەڵکیش ئێستا ئەیبینیە یعنی تۆ بێنە پێشای خۆت لە گەڕێکێکای کە خوا نەخواتە دزیەکەکەی خەڵک ئەڵێ بەخوا ئەو نییە کە کەتنێکە خەڵکە لە ئەڵێکاکە ئەو واز لەو بێنن ئەمە بەرەکەتی جەمعەکەیە بەڕاستی بەرەکەتی جەمعەکەیە ئومێد دەکەم کە ئینشاءالله کار و کردەوەکانمان ئیخلاسێتی زیاتری تیا بێ نیەتی پاکی زیاتری لەگەڵا بێت چونکە هەر کردەوەک بۆ خوا بێ خۆی گەورە بەرەکەتی زیاتری تێکە هەر نیەتێک پاک بێت خۆی گەورە بەرەکەتی زیاتری تێگا تاوەکو ئێستا هێنامان ئومێد دەکەم لە ئایندەشا ئینشاءالله خۆی گەورە بەرەکەتی زیاتر بکاتە جەمعەکەمانە چکە لە ماوەی ساڵانی ڕابردووە ئێمە مدەی ئەم چەند ساڵە کە تێپەڕی کردو ئەگەر سەردەمی کۆمەڵی ئیسلامی جاران و کۆمەڵی دادگەری سا بڵێ ئەمە بۆ نمونە ئەمە 25 ساڵێکە سەردەمی پێشووتر بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین و ئەو بزوتنەوە جۆر بە جۆرەکان کە لە ساڵی هەفتا و هەشتاکانەوە دەست پێکات بە مودەی ئەم 50 ساڵە ئێمە لای خەڵک ئیتر ئەبێ ئەم سێ قەومتمانەیە دروست بوو بێت یعنی تا بۆ نمونێ هەنێ دەستگامان هەیە کە باسیەکەین پێیت و پێناسە ناگای تا بەس بڵێ بەخشین ئیتر تو پیش ناکە پێناسی بکەی بڵێ بەخشین ڕێکخراوێکی خێرخوازی و قازانج نەویستە و سەر بە پێش ناکات خەڵک بەڕاستی ئاما سی قەومتمانەیەکە خۆمە بە شەو ڕۆژێ دروست نابێ خۆمە حیزبی کەشمان هەیە لە ئێمە دەوڵەمەندترە لە ئێمە ئەندامی زۆرترە بۆ نووسێرەکەی خەڵک هەمیشە بەتانەوە سەیرێکە خەڵک هەمیشە قسەی پێکە خەڵک هەمیشە بۆ منە قسەی جددی هەیە لەسەری ڕخنەی هەیە لەسەری لە دەسڵاتداریا بوو کاتێکە لە دەسڵاتە بووە ناڕاست بووە دەستی پاک نەبووە و ئاسان کورد دەستی پیسیش بووە بەڕاستی بەڵام کە تۆ دەستگایەکە و کە شوێنێکت هەیە خۆ فەزلێکە خۆی گەڕ بە هەموو کەسێکی نەدا ئمە دەستگایەکی ترمانێ بۆ نمونە دەستگای نووری حکممانە پێش ناکە پێناسی بکەی هەوڵی نووری حکمەی خەڵک یەکسەر داڵغی بۆ لای تەلەبی قورئان و قیراءات و سەنەد و ئەوە بەڕاستی فەزلێکە ومێ دەکەین لە ماوەکانی ئایندە خی گەورە فرسەت بدە ئەمانە فراوان شەک سیروان بەیانی ئینشاءالله پرۆسەیەکی چارەنووس لە بەردەممانایەوە پرۆسەیەکی گرنگ بۆ هاوڵاتیان لە بەردەم هاوڵاتیاندایە
بەشەز لە شێوازەکان تا چەند گرنگە خەڵکی بەشداری بکە لەم دەنگدان و لەم خولەی داهاتی پەرلەمانی کوردستان کە چۆن نوێنەرێک دەچێتە ئەوێ تا چەند گرنگە بە گروتین و بەشداری بکەین ئەو دەنگە ناڕازیانی کە هەن بەشێکی زۆر هەن نایانێ بەشداری بکەن تۆ ناڕازیت ئەتێ بشگۆڕێت تا چەند گرنگە بە دەنگی خۆت بتەوێت ئەم گۆڕانکاریە گەورەی دروست بکەیت. والله اینجا مامۆستاگیانەمە بە حقیقەت من دەرفەتێک هاتۆتە پێشەوە ئەمە دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ ئەو مامۆستایانەی کەم بۆ خۆم مامۆستام کە ئێمە ساڵانێکی زۆرە لەسەر جادەکانین و خۆپیشاندانەکەین داوی پاشەکەوتی موچاکەین بۆ ئەندازیارەکانمان کە پرۆژەکانیان وەستاوە بۆ دکتۆر و پەرستارەکانمان کە لە نەخۆشخانەکانان و بەخۆ بەخشانە کارەکەن بەڕاستی بۆ پیشەوەرەکانمان بۆ کاسبکارەکانمان بۆ خێزانەکانمان بۆ پێشمەرگەکانمان بۆ هەموو خێزان و خانەوادەکان ئەمە دەرفەتێکی زۆر زێڕی نهاتێتە پێشەوە. ئێمە لە ماوەی ساڵەکانی ڕابردووە بینیمانە خەڵکەمووی ناڕازی بووە هەموو جۆرە خۆپیشاندانی کراوە لە وڵاتەیە یعنی ئەگەر بە ژمارە بیژمێری ڕەنگە چۆم لە ڕیکۆردێکی عالەمی بشکێنێت لە ماوەی 6 ساڵی ڕابردووە زۆرترین چین و توێژەکانی کۆمەلگە لەسەر جادە بووە هێتا دەرفەتەکە هاتوتە پێشت ئێمە چەند ساڵە بە دوای ئەوانە ڕائەکەین لەگەڵ یانین ئەوان ئێستا هاتون تۆ بەردەست ئێمە ئەڵێ ئەوە ئێمە لە مودەی ئەم 33 ساڵەیە ئەم هەموو نەهامەتی و یەش و ئازارەمان بۆ خێزان و عایلی کورتێ ناوە ئەی هاوڵاتی هەرێمی کوردستان ئێمە چۆنین باشین یا خراپین حەزەکەن ئەم شتانە بەردەوام بێتەوە ئەگەر حەزەکەن فەرمودەنگی پێ بدەنەوە کە من دڵنیام هیچ کەسی ئاواتە خوازی ئەوە ناخوازێ و ئەگەر ئێستا لێشیان بپرسی ئەمان تەمەنای هەڵبژاردن ناکەن حەزیان لێ نییە توی تا زۆری نیت و حکومەتی زۆر پێکەن حەز دەکەن ئەوە جەوی شێک لە پلانەکانیانەوەیە هەڵبژاردن هیچ نییە هیچ نە هەڵبژاردن زۆرش دەگۆڕێ تۆ بیستە دایم پەرلەمانی جربەزە و بەجەرگ و ئازا و بێر بنەر پەرلەمانم بزانە چۆن بارودۆخەکە ئەگۆڕێ دەرفەتێکی زۆر گرنگە دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ مامۆستا بۆ گەنج بۆ خەڵکی ناڕازی بۆ پیشەوەر بۆ خێزانەکان بۆ کابانی ماڵ بۆ هەموو چین و توێژەکان کە لە کۆمەلگای هەمانە دەرفەتێکی زێڕینە بەیانی ئەمە هیچ کەسێکمان لە ماڵەکانە نابین ئەبێ ماڵ بۆ ماڵ بگەڕین لە ماوەکانی ڕابردووە ئێمە کەمپینەکانی هەڵبژاردنمان بینیوە جگەل لە دوێنێمە چی شتێکی ترمان بینی چی بەڵێنێکمان بینی کام بەرپرس هیچیان نییە تۆ هیچ عرە بەڵێکە ئەلە فاقی دووشەین لایەت تۆ هیچت نەبێ هیچیش نەبەخشی بەڕاستی و ئەمە بەڕاستی بێمنەتیشە لە خەڵک تۆ تەسەوور کە بەیانی هەڵبژاردن تەیە موچەت تاقی کرد بۆ 4 5 ینی منەتم پێ نییە ئەی تۆ ئەگەر پێویست بەدەنگی خەڵکە تۆ چۆن ژیانی خەڵکە چاک ناکەیتەوە هەردوو حیزبی دەسڵاتدار لە ماوەی 33 ساڵی حکومڕانی خۆیانە ئەوەی تا تۆ لە بەردەم هەڵمەتی هەڵبژاردنای بانگەشەی هەڵبژاردنای کو بەڵێنەکانت بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵێنت بە چی شارەدا بڵێ من ڕێگەبانەکە چاکەکەم موچەکە چاکەکەن بژێوەکە چاکەکەم فلان توێژی کۆمەلگا خانەنشینیانی ئێمە خە تۆ بێنە پێشتاوی خۆت کەسێک 40 ساڵ 45 ساڵ خزمەتی ئەم وڵاتاکە ئەوە ژیانە و خەڵکە بەڕێزیتیایە خۆمن لە خەڵکە هەرە بەڕێزەکەی ئەم وڵاتی ئێمن تۆ ئەوە پاداشتی خەڵکە دیتەوە مامۆستا ئێمە ژیانی خۆی تەرخانەکە بۆ قوتابی خوێندکارەکانی کوا بەڵێنەکانتان بۆ لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ژیانی مامۆستا ئێمە چی بەسەراتیە پەرستارەکانی ئێمە چی بەسەراتیە پارێزەرەکانی ئێمە چی بەسەراتیە تا قسەیەکی شەی ئەوترێ لە مێژووی کۆن و نوێیە هەر دەسڵاتدارێک خەڵکەکەی لەسەر جادە بێت بە تایبەتی توێژی مامۆستا و پارێزەر و دکتۆر و نەتیجەکەی ڕۆشتنە ینی ڕەنگە ئەم جارە نەوێت بەڵام جارێکی ترش بێ دوو جاری کەش بێ نەتیجەکەی بەڕاستی ڕۆشتە بۆیە دەرفەتێکی زۆر زیێڕین هاتۆتە پێشەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەیانی بچن بە ویژدانی خۆتان بۆ گۆڕانکاری خەڵک لە وڵاتەکانی تر بۆمان دروست ناکە بەیانی فەرمو چەند میلیۆن خەڵک مافی دەنگدانی هەیە بۆ تەنها جارێکیش بە هێزێکی تر تاقیب کەرەوە خۆ تۆ جاری ساڵی 91 تاقیید کردەوە 2005 تاقیید کردەوە 2009 تاقیید کردەوە 2010 2013 14 17 18 21 ئەیجا خۆمەمە تێرمان نەخوار بەڕاستی یەک جار دەرفەدەم بە هێزەکانی تر ئێمە بۆنمونە لە ناوێ لەناو ئەموو ملیستانە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان ئەم جارە بەشداری کردووە لە بۆچی دەبێ یاخود بۆچی گرنگە خەڵک هەر پێویستە دەنگدا بە کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە خۆی ئەڵێ ئینسان کە قسەی کردە بێت تۆسی ڕابردۆکەی بکەیت بۆ قسەمو کەسێکی کاوانە ئێمە خەڵکمان هەیە بە هەزاران بەڵێنەدا بەڵێنێکی جێبەجێ ناکەم خەڵکی شار هەر متمانەی پێکات و ناحیجا خۆمە کاتی ئێمە تەنها 1 دقیق لە ژیانی خۆمان بگرین با سێریکی کارنامەی ئەم حیزبان نەبکەین وات لە کارنامەکەش بێن سەی خەڵکەکانیان بکەین فەرموویستی ئەمە لە پەرلەمانی عێراق چەند ئەندامی پەرلەمانمان هەیە زۆرمان هەیە ئێمە 1 دانەیەکمان هەیە بەڵام بە تامی 20 نەفەر بە تامی 25 نەفەر بە تامی 50 نەفەر ئێوەکانی تر لەکوێن بێ زەحمەت ئەزمونمان لە حکومڕانیە یەخۆ تۆ بێ ئەزمونی وەزیرەکانی پێشووتر بێنی
وەزیری کشت و کاڵمان نەبووە، وەزیری ژینگەمان نەبووە، دەستی مینمان نەبووە، دەیان بەڕێوەبەر و بەڕێوەبەر ئاممان نەبووە. دەی بۆ من 10 دقە بە دوای CV ئەم خەڵکانە یاگەڕێم، ئەم خەڵکانە چیان کردو لە وەزارەتەکانی خۆیانە کە ڕۆشتون بە خەڵکە هەرە دەستپاک و ئەمین و جوامێرەی ناو خەڵک ناسراون بەڕاستی. لە پەرلەمانی کوردستانە لە خولە جۆر بە جۆرەکانە بێنە پێشای خۆت. ئەو کام ئەندامی ئەمێ کەم تەرخەمی کردو، کام ئەندامی ئەمێ لەگەڵ ئێش و ئازارەکانی خەڵکان نەبووە. و بۆ ئەم جارەش بەڕاستی کۆمەڵ هەڵساوە لە ناو خەڵکی دەسەپژێ خۆمە خەڵکمان لە بازاڕۆ نێنا بڵین کاکە بێ زەحمەت وەرە ئەوە جەنابەتکانی دەکەین وەڵا ناوانیە بەدەیان فیلتەری ئەنجومەن و ئۆرگان و ڕێکخرا و سنتەر و دەستگا جۆر بە جۆرەکان ئەم خەڵکانی خستە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان لە خەڵکە هەرە باشەکەن بەڕاستی دەی فەرموو خەڵکی هەرێمی کوردستان با ئەم جارە کۆمەڵی دادگەری کوردستان ژمارەی کورسەکانی لە حوتەوە بیگەینی بە ژمارەی کە هیچ کەسێ تەسەووری نەکا کە ئەشکرێ بەڕاستی ئەکرێ یەک جارێک با ئێمە هێزە تاقی بکەینەوە ژمارەی کورسەکان یەکەین بە 20 یەکەین بە 30 یەکەین بە 50 و ئێمە بەڕاستی سیقەمان بە متمانە و بە خەڵکی هەرێمی کوردستانەیە لەم ماوەیەکە ئێمە لەگەڵ خەڵکا بووین کە لە دەرگاکانیان مداوە لەگەڵیانە دانیشتوین چوینەتە بازارەکان شوێنە گشتەکان خەڵکە وێڵ ئێوە ڕاستن بیکەن بە کردار لەگەڵمان نابن فەرموو ئەگەر گۆڕانکاریتان نەبینی بڕۆ ئەتوانێت حیزبەکە بەربارانکە یانی بەڵام تۆ متمانەی حیزبێکە دەی بە 4 کورسی بە 5 کورسی دوای داواکاریەکە داواکاری 50 کورسیە بۆیە داواکەین کە خەڵک لەگەڵمان نابێت دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ خەڵکی هەرێمی کوردستان داواکەین بەیانی هەر دایکێک کاچێ بۆ دەنگدان کچەکانی بەرێ هەر باوکێک کە ئەڕوا خێزانەکەی بەرێ هەر گەنجێک کە دەرچی زانکۆ پێی ماگاکانە ینی ئەم میلەتە ئێمە یەکێک لە جوانەکانیەوە کە زۆرترین ڕێژی گەنجی تایە دەرچی زانکۆ پێی ماگاکانی ئێمە لە ساڵی 2013ەوە دامەزران تەنها بۆ حیزب بوو بە خزمە بووە دەرفەتێکی هاتر بەردەم بەردە جەنابەت نەخۆت هاوڕێکانیشت ئەو قوتابی خوێنکارنیکەوە لە بەشە ناوخۆیەکانن بەیانی ئێمە بووی کە گۆڕانکاری ڕوودا 10 دقەمانەوێت لە ژیانی خۆت 10 دقە مقابل بە 4 ساڵ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین کاک مامۆستا سیروان حەمەخان ڕەحیم جنابی شەو زامەر کاندیدی کۆمەڵی دادگەری ئینشاءالله بێگای سەرکەوتنی زۆر سپاسەکەم سەلامەت بێ خوا سەلامت سپاس بۆ دەرفەتە بێ من بەخش زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ فڵازان خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ